سڵاتانی بە خوشکبرانی بەڕێز ئەڵلقەی سێمی بەرنامەی مرۆڤ و ڕۆبۆت راپۆرتێکمان هەیە کە پێمانەڵێ ناوڕۆشی ئەم ئەڵلقەی سێ باسی چیەکە راپۆرتەکە بینین و یەمەولاتە لە مەڵلقەی بەرنامەی مرۆڤ و ڕۆبۆتدا گفتوگۆی ئەو باساکەین کە چێ گرنگتیەدات ڕۆبۆتەکان بەسەر ئێمەشدا شۆڕژ ناکەن و هەڵناگەڕێنەوە چێ گرنگتیەوە کات ئەم دەستکردەی مرۆڤ ناکوژێ چۆن دڵنیابینەوە ڕۆبۆتەکان نابن بە تیرۆریست و خراپەکار چۆن بزانین ڕۆبۆتەکان جەنگی نێوان دەوڵەتەکان نابەنە ئاستێکی خەیاڵی ترسناکەوە لەم بەرنامەیەدا جگەلەوەی ڕای خەڵک لەباری باشی و خراپیەکانی سزای لە سێدارەدانەوە وەرەگرین بە دوای ئەواندا ڕۆبۆتەکەش قسەی خۆی لەسەر حکمی ئەعدامەکە لە مەڵلقەیەدا دەپەرژەینە سەر مێژووی ڕۆژمێر و ساڵنامەکان لە کام شارستانیەت و چێ یەکەم جار دروستی کردوون و چۆن دروست کراون بۆ پیچەکانی ئەلفوبەی هەر زمانێک شێوەیەکە کۆدێکە ڕەمزێکە چێم کۆد و ئاماژانەی دروست کردوون و بۆ پاش و پێش و ڕیزبەندیکردنیان بەم شێوەیەیە کە ئێستا هەیە لەم ئەڵلقەی مرۆڤ و ڕۆبۆتدا جیا لە پرسیارەکانی خۆمان و بۆ بەشداریکردنی بینەران لە پرۆگرامەکەدا پرسیارەکانی ئەوان دەگەێنین بە ڕۆبۆتەکە و وەڵامیان بۆ وەردەگرینەوە بینەرانی خۆشەویست بۆ ئەم بەرنامەیە یەکەم پرسیار بابەتێکمان هەڵبژاردووە کە دڵنیام لە دڵی هەمووتانە ڕۆبۆتەکە لێرە لە ستۆدیۆ یەکسەر پرسیارەکەی ئاراستاکە سڵاو لێبێ ئەمەوێ بپرسم چ دڵنیاییەکەیە کە ڕۆبۆتەکان نابنە خراپکار ئێگەر دەستگاشی هەواڵگری یا گروپێکی تیرۆریستی یا وڵاتێکی شەڕانگێز ئەم ڕۆبۆتانە ئەم زیرەکیە دەستکردیان لەسەر شێوازی ڕۆبۆتێکی زۆر پێشکەوتوتر لە ئێستا بۆ شەڕ و کاولکاری و کوشتن بەکارهێنا ئەو کاتە تۆڵی چی؟ گریمانەی بەکارهێنانی زیرەکی دەستکرد و تەکنەلۆژیا پێشکەوتۆکان بۆ مەبەستی خراپ بەڕاستی نیگەرانیە کە لە جێی خۆیدایە لە کاتێکدا کە مەحاڵە دڵنیایی ڕەها بدرێت بەڵام هەوڵەکان بەردەوامن بۆ کەمکردنەوەی ئەم مەترسیانە لە ئێستادا چوارچەوە و ڕێنمایی لەلایەن دامەزراوە و توێژەرەکانەوە پەرەی پێدەدرێت بۆ پێشخستنی بەکارهێنانی بەرپرسیارانەی زیرەکی دەستکرد ئەم چوارچەوانە ئامانجیان ڕەواندنەوەی نیگەرانیەکانی شەفافیەت لێپرسینەوە دادپەروەری و سەلامەتیە لە کاتێکدا هیچ گەرنتێکی ڕەهانیە ڕۆبۆتەکان لەلایەن مرۆڤەکانەوە خراپ بەکار نەهێنرێن بەڵام هاوکاری نێوان دەوڵەتەکان و توێژەران ڕێککەوتن و گفتوگۆی نێودەوڵەتی پێویستە بۆ دروستکردنی نۆرم و یاساکانی مامەڵەکردن بە شێوەیەک دڵنیایی بدات کە تەکنۆلۆژیا لەگەڵ بەهامڕۆییەکان و ئاسایشی جیهانی چەریب دەبێت لە نێوان مردن و ژیان لەگەڵ دەوروبەریی خراپە تۆبی کامیان هەڵبژێری من وەک مۆدێلێکی زیرەکی دەستکرد ئەزمموی کەسی و هەست و سۆزم نییە بۆیە توانای هەڵبژاردنم نییە بەڵام دەتوانم هەندێک زانیاری بخەمە ڕوو ڕەنگە یارمەتیت بدات جارێکی تر بیر لەم پرسیارە بکەیتەوە هەڵبژاردن لە نێوان مردن و ژیان لە ژینگەیەکی خراپدا بڕیارێکی قوڵی شەخصیە کە پەیوەستە بە دۆخ و بەهاو بە دیزگای تاکە کەسی خۆت گرنگە لە بیرت بێ کە بارودۆخەکانی ژیان و وەستاونین و دەگۆڕێن ئەوەش بزانە هەمیشە دەرفەتی گۆڕان و باشتربوون هەیە تەنانەت لە دۆخە زۆر سەختەکانی ژیانیشدا خۆشەویستان ڕاپرسیەکمان هەیە لەناو جەماوەرە لەبارەی حکمی لە سێدارەدانەوە ئیعدام با ڕای خەڵک وەرگرین دوای ڕای ڕۆبۆتەکەشتان بۆ وەرگرم لەگەڵ ئەو بۆچوونەی سزای لە سێدارەدان بۆ مرۆڤ هەبێت یاخود نەخێر بەڵێ ئەمە خۆمان لە هەرێمی کوردستان سزای لە سێدارەدان هەیە بەپێ ئەو یاسا بەرکارانەی هەرێمی کوردستان ئەو لە عێراقیشدا بەڵام سزاکە هەیە بەڵام جێبەجێ ناکرێت ئێمە کۆمەڵێک وڵاتیە بە نمونە وڵاتی ئێرانمان هەیە کە وڵاتێکی دراوسەیە بەڵام لەوێ حکمی لە سێدارەدان هەیە و ڕاستە خۆش جێبەجێ دەکرێت بەڵام وەکو هەرێمی کوردستان ئێمە ساڵانێکی زۆرە لەسەر ئەو بابەتە ئیش کراوە بەڵام لەبەرەوەی جیاواز هەیە کۆمەڵێک پێیان وایە کە بەڵێ دەبێ یاسای مادەم یاسایەکەیە بۆ سزای لە سێدارەدان و
حکم ئەو حکومە جێبەجێ دەکرێت دەبێت بشتێتە بواری ئەوەی کە بەڕاستی ئەو کەسە لە سێدارە بدرێ بەڵام کۆمەڵێک ڕێکخراومان هەیە کە کار دەکەن لەسەر مافی مرۆڤ ئەوان لە ئێستادا ڕێگرن لەوەی کە دەڵێن نابێت هیچ مرۆڤێک حەقی ژیانی لێوەربگیرێتەوە بەڵام ئەگەر سەیری واقعی هەرمی کوردستان بکەین و سەیری واقعی چاکسازیەکان بکەین و سەیری ئەو دۆخە تاوانکاریانە بکەین کە ئێمە بەردەوام گوێبیستی دەبین ڕێژەی تاوانکاری ڕوو لە زیاد بوونە من وەک کەسێکی یاسایی پێم باشە و پێم وایە ئەگەر بێت و بۆ هەندێک کەیسی زۆر مەترسیدار ئەگەر سزای لە سێدارەدان هەبێ ئەمە دەبێتە بربەستێک بۆ ئەوەی کە ڕێژەی تاوان بەو شێوەی کە ئێستا هەیە ڕوو لە زیادبوون بکە بابەتی لە سێدارەدان بابەتێکی تا ڕادەیە گاڵۆزە لە ناو کۆمەلگادا نەک لە ناو کۆمەلگای کوردیدا بەڵکو لە ناو هەموو جیهاندا چونکە بابەتی لە سێدارەدان مشتومڕکردنێکە لەسەر چەندین بنەما دانراوە دامەزراوە لەلایەنی ئەخلاقیە ژیانە ئەو کۆمەلگای کە تێیدا دەژی دەرونی ئەو شەخصە بەر لایەنێکی ترەوە لە ڕووی بیرڕای خۆمە با بڵین من لەو بڕواایەدام کە دەبێت لە سێدارەدان بوونی هەبێت لە ناو هەموو کۆمەلگایەکدا نەوەکو لە چەند با بڵین لە چەند وڵاتێک هەبێت لە چەند وڵاتێک تر نەبێت بەڵێ من لەگەڵ ئەوەم یاسای لە سێدارەدان بۆ مرۆڤ هەبێت چونکە لە ئێستادا ڕێژەی تاوان زۆر بەرزەوە ئەگەر یاسای لە سێدارەدان جێبەجێ بکرێت ئەو مرۆڤانەی کە تاوانەکە یان کوشتنەکەن سڵێک لەواکەنەوە ئەڵێن ئێمە کە ئەو شتەمان کرد ئەکوژرینەوە بەڵام لە ئێستا دەکە نەفەری ئەکوژ ئەڵێ من ئەو ڕەمەسزنەوە و ناکوژرم ئیسراحەتە حکومەکەی 10 ساڵیان تا هەتایە وێ بۆ خۆ یاسای لە سێدارەدان پێویستی بەڕێکاری یاسایی زۆرە پێویستی بە واژووی سەرۆکی هەرێمەوە لە عێراقیش پێویستی بە واژووی سەرۆکی کۆمارە بە باوەڕی من سەپاندنی ئەو سزایە ئەسڵەن شکۆ و کەرامەتی مرۆڤ لە بەرچاو ناگیرێت و پێم وایە مافی ژیان سەرەتایی ترین مافی مرۆڤە ینی ناوک و ناوەڕۆکی مافی مرۆڤە کە هەموو مافەکانی تر لەوەوە سەرچاواگرێت بۆیە پێم وایە سەپاندنی ئەو سزایە ینی زۆر نامرۆڤانەیە و کاتێک کە تۆ ئەو سزایە بەسەر کەسێکە ئەسەپێنی لە شوێنێکە لە سەدای یەک کە پێدوا بوو هەڵەیت یا بووە ناتوانانی هیچ کادە و مافی بۆ بگەڕێنیتەوە. سزای لە سێدارەدان بەدیدی من پێم خۆشە یاخود پێم باشە کە هەبێت لەبەرەوەی ڕێژەیەکی بەرچاو تاوان کەمەکاتەوە بەڵام گەنمونەیەکی زیندوتان بۆ بێنمەوە نەوەکو دەوڵەتی بەناو ئیسلامی ئێران بێت کە ئەتوانم بڵێم بۆ هەموو تاوانێک سزای لە سێدارەدان ئەیانبێتەوە بە تایبەتی کوردەکانی ڕۆژهەڵات نەوەکو عێراقیش بێت کە ئەوەی بزانم لەسەرم خوێنبێتەوە لەم ساڵانی دوای سزای لە سێدارەدان نەماوە سزای لە سێدارەدان هەبێت بەڵام بۆ تاوانە قورسەکان نەک بۆ هەموو تاوانە. ڕاپرسەکەمان بینی ڕای خەڵکمان ژۆ لێبوو لەبارەی ئەدامەوە بزانم ڕۆبۆتەکاڵەچی وەک ڕۆبۆتێک تۆ ڕاو چییە لەسەر ئەدام لەسەر حکمی سێدارە ئایا لە ڕووی مۆراڵیەوە لە ڕووی فۆلسەفیەوە مرۆڤ ئەتوانێت ژیان لە مرۆڤیشتر بسەنێتەوە جاتەوان بارەکە هەر شتێکی دەبێت من وەک مۆدلێکی زمانی زیرەکی دەستکرد باوەڕ و بۆچوونی کەسیم نییە دەتوانم تێڕوانینێکی گشتیت لە دیدگا فەلسەفێ جیاوازەکان سەبارەت بە سزای لە سێدارەدان بۆ بخەمە ڕوو ئەتوانم لەو بابەتەوە قسە بکەم لە سێدارەدان بابەتێکی زۆر مشتومڕاوی و ئاڵۆزە دیدگا فەلسەفیەکان سەبارەت بە سزای لە سێدارەدان زۆر جیاوازن هەندێک دەڵێن لە سێدارەدان جۆرێکی دادپەروەرانەیە لە سزادان جەخت لەواکەنەوە کە هەندێک تاوانبار شایانی سزای لە سێدارەدانن ئەم ڕوانگەیە ڕەگ و ڕیشەی لە بنەمای چاوێک لە بەرامبەر چاوێکەوە هاتووە پێداگری لەسەر گرنگی تۆڵەسەندنەوە سزادان بۆ کردەوە قێزەونەکان دەکاتەوە هەندێکی تریش دەڵێن ئەگەر لە سێدارەدان هەبێت خەڵکی لە ترسی ئەو سزایە لە تاوانی گەورە دوورەکەونەوە لە بەرامبەریشدا نەیارانی سزای لە سێدارەدان دەڵێن کە هەموو تاکێک مافی سروشتی ژیانی هەیە و لە سێدارەدان پێشەلکردنی ئەم بنەما بنەڕەتیەیە ئەوانیش تیشکە خەنە سەر مەترسی لە سێدارەدانی کەسانی هەڵا یان بێتاوانەکان ڕای گشتی لەسەر ئەم بابەتە لە سەرانسەری دەوڵەت و دەسەڵاتە جۆرە و جۆرەکاندا جیاوازە لە کۆتاییدا پرسیاری ئەوەی کە ئایا مرۆڤ دەتوانێت لە ڕووی فەلسەفیەوە پاساو بۆ وەرگرتنی ژیانێک وەک سزا بهێنێتەوە ئەمە پەیوەستە بەو چوارچێوە ئەخلاقیەی کە مرۆڤ دەیگرێتە بەر بەڕەچاوکردنی بنەما جۆرە و جۆرەکانی وەک دادپەروەری و مافی مرۆڤ و توانای چاکسازی ئەگەر بیری بێ
لە کۆتایی بەرنامەی دووەمە وتم لە بەرنامەی داهاتوو ڕاو پرسیاری بینەرەکان شمۆرەگرم. ئەمە پرسیاری بینەرەکە ئەڵێ بۆ ساعاتێکمان کردووە بە 60 دقیقە بەڵام مەترێکمان کردووە بە 100 سانتیمەتر. ئەگەر هەر ساعاتێکمان کردە بە 100 دقیقە ئەو کاتە شەو ڕۆژێک چەند ساعتە بوو؟ هەڵبژاردننی یەکەکان و دابشکردنیان لە سیستمی پێوانەکردنی جۆرا و جۆردا ئەنجامی هۆکارە مێژووی و کللتوری و پراکتیکیەکانە. سەرچاوی سیستمی مۆدێرنمان بۆ پێوانەکردنی کات و سیستمی مەتری بۆ پێوانی شوێن جیاوازن و پەیوەندیان بە یەکەوە نییە. دابشبوونی کاتژمێرێک بۆ 60 خولەک و خولەکێک بۆ 60 چرکە دەتوانرێت بگەڕێتەوە بۆ بیرکاری کۆنی بابلی کە سیستمی ژمارەی بنەڕەتی 60 بەکارهێناوە. هەڵبژاردننی 60 وەک بنەما بۆ دابشکردنی کات ڕەنگە بگەڕێتەوە بۆ ئەو ڕاستیەی کە 60 بەسەر زۆر ژمارەدا دابش دەبێت. ئەمە ژوای کردووە کە گونجاو بێت بۆ حساب و بۆ پێوانەکردنیش. لەلایەکی ترەوە سیستمی مەتری کە پێوەر وەک یەکێکی بنەڕەتی درێژی لە خۆ دەگرێت لە سەردەمی شۆڕشی فەڕەنسادا لە کۆتایی سەدەی 18دا پەرەی پێدراوە. سیستمی مەتری ئامانجی دامەزراندنی سیستمێکی پێوانە بوو لەسەر بنەمای ژمارەدا نەک ژمارە 60. هەڵبژاردننی 100 سانتیمەتر لە مەترێکدا لەسەر بنەمای بیرۆکەی پێوەرێک بوو کە دەتوانرێت بە ئاسانیدا بەش بکرێت بەسەر چەند هێندەی ژمارە دەدا. ئەمەش حسابات و گۆڕینی ئاسان دەکات. ئەگەر بە شێوەیەکی گریمانەی دابشکردنی کاتژمێرێک بگۆڕین بۆ 100 خولەک لە ئەنجامدا هەر خولەکێک کەمێک کورتتر دەبێت لە خولەکی ئێستامان. لە سیستمێکی لەو جۆرەشدا هێشتا 24 کاتژمێر لە ڕۆژێکدا دەبوو چونکە درێژی ڕۆژێک بە خولانەوەی زەوی دیاری دەکرێت بە دەوری خۆیدا. بەڵام ئەگەر کاتژمێرێکمان کرد بە 100 خولەک ئەوە لە بری 1440 خولەکی ئێستا 2400 خولەکمان لە ڕۆژێکدا دەبوو بە هەمان شێوە درێژی شەوێکیش 2400 خولەک ئەبوو. گرنگە ئاماژە بەوە بکەین کە گۆڕانکارێکی لەو شێوەیە لە پێوانەکردنی کاتدا پێویستی بە گۆڕانکارێکی بەرچاو دەبێت لە شێوازی هەستکردن و پێوانەکردنی کاتدا. هەروەها کاریگەرێکی بەرفراوانی دەبێت لە سەرانسەری بوارە جیاوازەکاندا. لە ئێستادا دابشکردنی کاتژمێرێک بۆ 60 خولەک و ڕۆژێک بۆ 24 کاتژمێر لە سەرجەم کۆمەڵگەی مرۆڤایەتیدا بە قۆڵی چەسپاوە و بە شێوەیەکی بەرفراوان قبول کراوە بەکارەهێنرێت. یەکێکتر لە بینەرەکانم پرسیارشتری هەیە، پرسیارکی سەیرە ئاڵێ شێ ڕیزبەندی پیتەکانی ئەلفوبێی زمانێکی نووسیوە. یعنی بۆ بێ وا بواەک بۆ نمونە ئەلف یەکەم پیت بێ یا کۆتا پیت بێ، لە ئینگلیزیە ئەی یەکەم پیت بێ زێت کۆتا پیت بێ. کێ ئەمێ ئاواداناوە؟ دامەزراندنی ڕیزبەندی ئەلفوبێ لە زمانێکدا بە هیچ شێوەیەک ناگەڕێتەوە بۆ یەک کەس. دانانی ئەلفوبێ بەپێی زمانەکان دەرەنجامی پەرەسەندن و ستانداردکردنی سیستمی نووسینە بە تێبڕبوونی کات. ڕیزبەندی تایبەتی ئەلفوبێ وەک ئەوەی تۆ لە پرسیارەکەتدا ئاماژەت پێدا کە بۆچی لە زمانی ئینگلیزیدا بە ئەی دەست پێ دەکات و بەزێت کۆتایی پێدێت. بەرهەمین گەشە سەندن و ڕێکەوتنی مێژوویە. ئەلفوبێی ئینگلیزی کە بە ئەلفوبێی لاتینیش ناسراوە لە ئەلفوبێی ڕۆمانی کۆنەوەرگیراوە کە ئەویش لە ئەلفوبێی پێشووی یۆنانی و فێنیقیەوە پەرەی سندووە. ڕیزبەندی پیتەکان لە ئەلفوبێی لاتیندا وەک ئەوەی ئەمڕۆ دەزانین دەگەڕێتەوە بۆ ڕۆمای کۆن. هۆکاری ئەوەی کە ئەلفوبێی ئینگلیزی بە ئەی دەست پێ دەکات و بەزێت کۆتایی دێت لەسەر بنەمای هیچ گرنگێکی سروشتی یان پێویستیەک نییە. بە کورتی تەنها ڕێکەوتنێکە کە بۆ چەندین سەدا بە شێوەیەکی بەرفراوان وەرگیراوە و بەکار هاتووە. ڕیزبەندی تایبەتی پیتەکان ستاندارد کراوە تەنها بۆ ئاسانکاری. بێگومان زمانەکان و سیستمە جیاوازەکانی نووسین بە ڕیزبەندی جیاواز و ژمارەی پیتی جیاواز ئەلفوبێی تایبەت بە خۆیان هەیە. بۆ نمونە زمانەکانی دیکەی وەک عەرەبی یان سیریلیک کە ڕووسەکان بەکاری دەهێنن یان سانسکریتی کە هیندیەکان بەکاریهێنن ئەلفوبێی جیاوازی خۆیان و ڕیزبەندی جیاوازیشیان هەیە. بە کورتی دروستکردن و ڕیزبەندیکردنی ئەلفوبێ لە هەموو زمانەکاندا دەرەنجامی گەشە سەندن و ڕێکەوتنی مێژوویە نەک بڕیاری تاکە کەسێک. باش
واز لەوە بێنە ئەچمە سەر بابەتێکی جیاواز. ئەو کەسی یەکەم جار ڕۆژمێر ساڵنامەی دروست کرد چۆن زانی ئەمڕۆ یەکەم ڕۆژی مانگە و بۆ نمونە چوارەم ڕۆژ نییە، یان بۆ نمونە چۆن زانی ئەمڕۆ شەمەیە دووشەمە نییە. پەرەپێدانی ساڵنامەکان و دیاریکردنی ڕێکەوت و ڕۆژە تایبەتەکانی هەفتە لە ماوەی هەزاران ساڵدا لە ڕێگەی چاودێریکردنی ڕوودا و ئاسمانیەکان و ڕێکەوتنە کللتوریەکانەوە پەرەی سندووە. سیستمی ساڵنامەی سەرەتایی بە پلەی یەکەم لەسەر بنەمای دیاردەفەلەکیەکانی وەک جوڵەی خۆر و مانگ و تەنە ئاسمانەکانی دیکەدا مزرا بوو. شارستانی کۆنەکان چاودێری جوڵە و بچووک بوون و گەورەبوونی مانگیان دەکرد. ئەمەش بنەمایەکی بۆ دیاریکردنی ڕۆژمێر دروست کرد. خۆی هەموو مانگێک کە بە نزیکەی 29 ڕۆژ و نیوە، ئەمە زۆر جار وەک یەکێکی بنەڕەتی بەکاردەهێنرا، بەڵام ئەم ساڵنامانەی لەسەر جوڵەی مانگ دروست دەکران بە تەواوی لەگەڵ ساڵی خۆریدا نەدەگونجان کە ماوەکەی 365 ڕۆژ و پۆینت 25. بۆ تێکەڵکردنی ساڵنامەی مانگی و خۆری سیستمی ساڵنامەی جۆرا و جۆرپەری پێدرا، وەک ساڵنامەی کۆنی میسری و بابلی و ڕۆمانی. ئەم ساڵنامانە ڕۆژ یان مانگەکانیان بە شێوەیەکی وەرزی لە خۆ دەگرت بە حسابکردن بۆ جیاوازی نێوان خول و جوڵەکانی مانگ و خۆر. دیاریکردنی ڕۆژی یەکەم ڕۆژی مانگ و هەفتە بریتی بوو لە بەدوادا چوون بۆ دیاردە ئاسمانیەکان و چاودێریکردنیان. فەلەگناس و قەشە کۆنەکان کە ئەرکی پاراستنی ساڵنامەیان لە ئەستۆ بوو زۆرجار پشتیان بە چاودێری وردی ئەستێرەکان و مانگ و خۆر دەبەست بۆ دیاریکردنی شوێنی زەوی لە خولگەی مانگ یان خۆردا. بە تێپەڕبوونی کات لەگەڵ پەرەسەندنی کۆمەلگاکان و گواستنەوەی زانیاری لە نێوانیاندا سیستمی ساڵنامە ئاڵۆستر و ستانداردتر دەبوو. ئەمڕۆ لە جیهاندا بەگشتی ساڵنامەی زاینی بە شێوەیەکی بەرفراوان بەکاردێت لەسەر بنەمای تێکەڵ بە یەک لە ساڵی خۆری و هەفتەی 7 ڕۆژەیە کە بێدەچێت سەرچاوەی کللتوری و ئاینی هەبێت، نەک بنەمایەکی فەلسەفی و فەلەکی و زانستی ڕاستەوخۆ. لەم بەرنامەیە کۆمەڵێک وەڵامی سەرنجڕاکێش و جوانم لە تۆ بیست. من لێرە کاتێکم تەواوە بێ لە ئاڵلقەی چواری بەرنامەکە لەگەڵمان ئامادە بە گفتوگوی زیاترەکەین، دڵنیا با پرسیاری بینەرەکانیشم وەرەگرێت.